وأجا تماشاي رسول الله بكين صلى الله عليه وسلم بقرباني بين أم پیغمبره چن مهربان بوا چن سنگی فراوان بوا تماشا كان أو محمد صلى الله عليه وسلم مال درچه رێگای هەمووی درکە بەردی لێ ئێدەن تانەی لێ ئێدەن ڕۆژی ئەڵێن شێتە ڕۆژی ئەڵێن تێک چووە ڕۆژی ئەڵێن هەموو شتێکی پێ دەڵێن دەوێتی عیبادەت و پەرستگای خوا بکە لە پاڵی کەعبەدا حەیوانی پیس ناوزگەکەی لەبان کەعبەوە کەنە سەر و ملیە دەنگ ناکە لێی دەدەن دگانی دەشکێنن دگانی پیرۆزی ڕوومەتی مبارەکی خوێن بە تەپڵاکی بڵێم لە سەریەوە حەتا نوکی پیاوی دێتە خوارەوە پێغەمبەری خوا هەر سەبرەگرێ کەس و کار و عەشرەتی هەمووی ئەزیەتە دەن ئازارە دەن هەر یەمان ڕاخۆی ڕائەگرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربەدەریەکەن هەوڵەدەن بیکوژن تیرۆری بکەن هەموو ناخۆشێکی بینیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدایک و باوکەوە قوربانی سێرکە ئەگەر ڕئیسی ئەم وڵاتانە بوویان هەموو دنیا تەختەکەن خاپوورەکەن سێ پێغەمبەری نازدارکە بێدەسەڵاتە پێغەمبەر بەڵام دەبێتە خاوەن دەسەڵات 12,000 زیاترش بە چەکدار لەگەڵیا دەگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی ئەم حەمکە تەعدایی لێ دەکەن مامی دەکوژن ئەوە خێزانی وفات دەکا و مامەی و باوکی و هەموو کەس و کاری نامێنێ لەو پێناوەدا هەموو مەینەتێکی دنیا دێتە سەریا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ دەگەڕێتەوە لە مەکە دەرچوو پێغەمبەری خوا دەسەڵاتی نەبوو هێزی نەبوو کاتێ چووە مەدینە گەڕاوە بەهێزۆ گەڕاوە بە گەورەترین قووەت ئەوانەی ئەزیەتیان ئەدا ڕایان نەکرد خۆیان دەشاردەوە ئەو محەممەد هادیسە تۆڵەمان لێ کاتەوە ئیسەمان کوژێ من ئاوە تعدام لێ کردووە و ئاوە تعدای لێ کردووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیسلامە ڕاستەقینەکەی پیشانی هەموو دنیادا پیشانی هەموو دنیایدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نهاتووە بێتە مەینەتی و ئەزێت بەسەر خەڵکیدا هاتووە ڕەحمەت بێ سۆز بێ ئەو پەیامە گەورەیە ئەو ئیسلامەی هێناوە هەموویان کۆبوونەوە أوي خوين ولا إله إلا الله وحده لا شريك له صدق وعده نصر عبده وهزم الأحزاب وحده أما يفرموا بيغمري إخوة صلى الله عليه وسلم باشانش دواي أما شو لاي كعبي مبارك دستي قردا ولين قفلي أو كعبه ولو را وستا بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرموي ثم قال روي كدا خلقي يا معشر قريش أي خلقي قريش هموي راوستاوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموویان دەبینێت کێ تعدای لێ کردووە کێ نەکرد هەمووی زەلیل لە ژێر دەستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێیان دەڵێ چی ئەڵێن ناختان چی ئەڵێ ئەبێ محەممەد ئێستا چیتان پێ بکە پرسیاریان لێکە جارێ ناڵێ هیچ ئەڵێ ئێستا ئەبێ محەممەد چیتان پێ بکە چونکە ئەوان ئەزانن چەنێ خراپە و خراپەکاری زیاتر بەرامبەر پێغەمبەری خوا نان کردووە صلى الله عليه وسلم أوان وشتان قالوا خيرا أخ كريم وابن أخ كريم واتاوتان خير باشا زيادة لمحمد نمان بينيوا صلى الله عليه وسلم برايكي بخشندية وكربرايكي هر بخشندية هر شاوري چاكو باشا إلي دكريه لو كاتدا دلين پیغمبری خوا صلی الله علیه وسلم پیان دڵێ اذهبوا بڕۆن هەمووتان ئەوەی تاوانی کردە بڕۆن فأنتم الطلقاء بڕۆن هەمووتان گردنتان ئازابێ هەرچیتان کردە بێ تۆ تەماشاکە ئەمە پێغەمبەری خوا بووە ئەمە جەیشی محەممەد بووە بەڵام جەیشی محەممەد کەی هاتووە بە ناوی جەیشی محەممەد بێ بە ناوی جەیشی ئەسحابە بێ خەڵک زنەچاڵ بکە ئافرەت دا کاری خراپ لەگەڵ ئافرەتا بکە ئەسیر بگرێ و سەری ببڕێ ماڵ وێران بکە تاڵانی بکە ئەمە کەی لە ڕێبازی پێغەمبەرایە حاشا بەلیللا ئەمە قەت لەو ڕێبازە نییە لەم ئیسلامە پیرۆزە نییە ئێمە ئەبێ سێر تاریخی ئەم پێغەمبەرە بکەین عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەمڕۆی گرێ بە ئەسیری مردووە وازی لێ نایەنێ مردووە نەک بە ئەسیری مردووە دوای مردن تەواو ئینسان کە مرد تەواو
لە دوای مردنش سێرەکەی سوکایەتی پێ دەکا. گەورەترین تاوان، گەورەترین جەریمە لە دوای ئەمەش ئەبینی لە دنیادا ئەکرێ و باکش نییە بەداخەوە. پێغەمبەری خوا صلی